بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای دواکەوتنی موچەی مانگی شوبات لە ئێستادا موچەکە زۆر بەسستی دابەش دەکرێت بە جۆرێک ماوەی هەفتەیەکە تەنها چوار وەزارەت موچەیان وەرگرتووە. ئەمڕۆژ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دکتۆر جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەاند کە دڵنیایی دەدەن بە موچەخۆران کە پارەی پێویست دابین کراوە. بەڵام سەرڕایەوەش هەر ئێستا سەرڕایە و دڵنیایی حکوومەت موچەکە زۆر بە سستی دابەشەکرێت لە بەرنامەی ڕۆخسە لەسەر سستی دابشکردنی موچە هۆکارەکانی هەروەها دۆخی هەرێمیش چی بەسەردێت لەگەڵ بەڕێز عادنان عوسمان پەرلەمانتاری پێشووی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. کاکەنام بەخێر سوپاس سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین، موچە دواکەوتن هەیە پێشتر لێبڕین هەبوو، ئێستا ستیە لە دابشکردنی موچە. ئێستا بڵێنەوە خەریکین لە مانگی لە نەورۆزین موچەی مانگی دوو چوار وەزارەت دابش کراوە. بەڕێزت چۆن لێکی دەدەیەوە هیچ پاساوێک هەیە بۆ سستی دابشکردنی موچەیە؟ سپاس وڵی پرسیاری وە ئەقوای لە کاکعلی حەمد ساڵح بکرێن نەک لە من، ینی لەوانەی وردەکارەکانی ئەو ئاگاداری نەبم هەچەند متابعی ئەو نووسینەکانی ئەو هی وەڵامەکانی حکوومەت و هەمووشی یەکەم لەوە ڕووە. معلومیشە کە ئێستا ینی با بڵێن قەیرانێکی ئەوەی کە هەیە قەیرانی مزداقیەتە لە کوردستاندا، قەیرانی تەنها موچە نییە، قەیرانی مزداقیەتە لە نێوانی حکوومەت و پەرلەمان و خەڵکە. ئەو لایەنانەی تر با بڵێن لایەنەکانی تر و پەرلەمانتاران و بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە و پێشمان وایە منیش هاوڕام لەگەڵیانە کە ئەگەر وردەکاریەکی باشتر بکرێت، ئەگەر چاکسازیەک لە سیستەمی موچە و ئەوانە بکرایە، ئەگەر کۆنتترۆلی هەموو دەواازەکانی یا سەرچاوەکانی بەدەستێنانی داهات بکرایە لە هەرێمی کوردستاندا، موچە لە کاتی خۆی ئەدرا بەبێ دواکەوتن و بەباشیش ئەدرا وەکۆی لە عێراق ئەدرێ بۆ نمونە لە کوردستانیش ئەدرێ. هیچ هۆکارێک نییە لە کوردستان، هۆکارێک نییە ئێستاکە با بڵێن ئەو هۆکارانەی کە لە 2014 و 15 هەبوو باس لە عێراق کراوە ئەو کاتە هێشتا نەوتەکە بەو شێوێ نەڕۆشتەوەوانە ئەو هۆکارانە نەماوە ئێستا کە ئەو هۆکارانە نەماوە منطقی چییە تۆ موچە نەدەیت، موچە دوا بخەیت، بە تایبەتیش تۆ لەشکەیەکی موچەخۆرە دروست کردە لە وڵاتە. ئەوەی کە لەشکێکی موچەخۆری دروست کردووە تاوانی هاوڵاتی نیە، تاوانی ئەوانە و ئەوانش لە فێناوی منافسی حزبی خۆیان و کڕینی وەلاعات و ئەوانە خەڵکێکی زۆریان بە حەق و بە ناحەق بەداخەوە حەقەکە زۆر کەم، ینی بەشێکی زۆر لەوانەی کە مستەحەقن وەکەوەی کە ئەو دەرچوانە و خەریجەکان و ئەوانە کەمتر لایەن لێکرێتەوە، بە ناحەقیشی تر بینیوانە دوو موچە و نەدەم چی ئەوی پێوترێت بندیوار و چی و چی وانە. بەشێکی زۆری علاقی بە مزداقیەتەکەوە، بەشێکی علاقی بەوە هەیە کە ئەم حکوومەتە نەیتوانیەوە سەرباری ئەوەی کە وعدی زۆری داوە سەرەتایی دەستپێکردنەکەی باسی لەوەیە کرد کە حکوومەتێکی بەهێزە بێت، حکوومەتێک بێت کۆنتترۆلی داهاتەکانەکە، حکوومەتێک بە شەفافەتی تیا بێت لە ئەوانەدا، نەیتوانی هیچ لەو پەیامانەی خۆی نەیتوانی بکات بە پێچوانەوە لێکترازانی هەردوو حکوومەتەکە، چکە دوو حکوومەتمان هەیە ئێستا لە کوردستان دوو حکوومەت بەردەوام دوو حکوومەت هەبووە، بەڵام ئێستا زەقترە، زۆر و زەقترە، زۆر ڕۆشنترە و دابڕانەکەیش تا دێت بەهێزتر و بەخۆترە بێت. بەتایبەتش دابڕان اقتصادیەکە ئەو مەترسیدارە، دابڕانی ئیداری هەر هەمان بۆ لە 2005 شەو کە قرار بە حکوومەتی هاوبەش تەشکیل بکرێت، هەر دابڕانی کارگێڕیوانە هەبوو، بەڵام دابڕانی ئابووری لە ئێستادا زۆر بەهێزە، زۆر بەقووەتە. ئەم حکوومەتە شکستی هێنا لەوەی کە بتوانێت داهاتێکی بەهێز بە بەشداری ئۆپۆزیسیۆنی جاران و بە بەشداری لایەنەکانی ترەوانە شکستی هێنا لەوەی بتوانێت کۆنتترۆلی داهاتەکان بکات و ئەو داهاتانەیش لە چوارچێوەی شەفافێتێک. شەفافێت چۆنە؟ شەفافێت هەر تەنها لەوەدا نییە کە با بڵێن حکوومەت پێمان بڵێ ئێمە ئەوەندە داهاتمان هەیە و ئەوەندەمان هەیە، بەڵکو دەبێت تعاملێکی سەلیمی هەبێت لەگەڵ پەرلەمانە، لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە، لەگەڵ دەروی پەرلەمانیشە، لەگەڵ ئەوانەی کە لە دەروی حکوومەتەکەشن ئەوەی ڕایەکی گشتیان هەیە، لەگەڵ کۆمەلگای مەدەنی ئەوەشی نییە کە حکوومەت ماگانە بڵێ ئەوەندە داهاتەکەمانە ئەو خزمەت گوزاری ئەوەشی نییە، نەکەرە ئەعلانی بکات. دەبێت لە کۆبنەوەی بەردەوام لەگەڵ لایەنەکانە تیان بگەنێت کە مەعزوڵەی ئەم مانگە چییە و هۆکارەکەی چییە، چەندێکمان دەستکەوتووە، بۆ ئەوەندەمان دەستکەوتووە، بۆ ئەوترێ ئەوەندە زیاتر دەستکەوتووە، چی لێ هاتووە، چی لێ نەهاتووە. ئەمە دیارە زۆر باسەکرێت. منی جارێکی تاکیدی لێکەمە چونکە ئێمە بووین سەرەتا باسمان لەوە کرد کە
دەسڵاتی قوڵ لە کوردستانە هەیە دەسڵاتێکی متەوازی لە کوردستانە هەیە گروپی بەرژەوەندەکان لە کوردستاندا هەیە من خۆم لە بیرم بێت نزیک بە 5 ساڵ پێش ئێستا باسی گروپی بەرژەوەندەکانم کردلو ئێستا لە حکومەتان خەڵکەیە لە حکومەتایە لە جمگەی ئەساسی حکومەتە باس لە گروپی بەرژەوەندەکانەکە گروپی بەرژەوەندەکان ئەو کارت لە ئەقسادیانن کە لە دەرەوەی حکومەتن و کار بۆ حزب بۆ ئەقسادی حزبەکەن و حزبیش دەستێکەڵ لەگەڵیانە ئەمانە بەهێزن ئەمانە لە پشتی ئەوەن و ئەمانش لە دەرەوەی پەرلەمانن لە دەرەوەی چاودێرین لە دەرەوەی دیوانی چاودێری لە دەرەوەی دەستەی نەزەر لە دەرەوەی هەموو ئەمانە چی ئەەکەن چی ناکەن چۆنی ئەبەن چۆنی ئەکەن کەس ئاگای لەمانە نییە خەڵکەوە وزارەتی دارایی ئەڵێ من لەم چیم دەست بکەوێت لەو دەستەرفیەکەم بێ ئەوی کە ئێمە دەبێ بزانین وزارەتی دارایی تەنها ئیشەوە نیە دەست لەم دەستپان کاتەوە لەم دەسەکرێتری تەوزیعی کات بەڵکو وزارەتی دارایی ئەوەیە کە هەم یەکەم دەبێت کۆنتترۆلی ئابووری و دارایی وڵاتەکە بکات دووەمە بێت تەختیتی اقتصادی وڵاتەکەش ئەویش داینە تەختیتی مالی وڵاتەکە ئەو داینێتووە وەزیر و چ وزارەتەکە ئەوان ئاراستەی دارایی و اقتصادی ئەوانەکەن متەلەقینین ئەوان بڕاردەرن و تەنها ئامر بصرف نین ئەوان لە ڕاستیدا بەڵکو ئەبێت بزانن کە ینی ئەم وڵاتە لە ڕووی ئابووریەوە بەرەوکوێ ئەڕات داهاتەکانی ئاسۆی ئابووری ئەم وڵاتە چییە چینیە چۆن بتوانێت ئابوورەکەی بەهێزتر بکرێت چۆن بتوانێت تەنویعێک لە داهاتەکانەوانە بکرێت چۆن بتوانێت لە کاتی ئەزمەکانە دەستگیرۆیەک بکرێت شتێک ئەمە هەمووی وزارەتی دارایی دەبێت وزارەتی دارایی لەگەڵ وزارەتەکانی ترا ئەنجومەنی وەزیران دەبێت کاری لەسرن کە ئێستا باش هیچ نابینەوە بەزوتە دەستا وەزارەتی دارایی دەستپان دەکاتەوە لە چی ئەگەر لە حکومەتەکە لە وزارەتی سامانە سروشتەکان یعنی ئەڵێ من ئەوەندە پارەم بۆ دێت ئەوەندە پارە سەرفەکەم ئاگام لەو پارەکانی تر نییە یعنی ئەوە کێشەکە کاتی خۆشی ئێمە کێشەیەکمان لەگەڵ وەزیری سەرچاوەدارایەکان سەرچاوی سروشتەکانی جاران هەبوو بەڵێ سامانە سروشتەکان دکتۆر ئاشتێورامی و کاتی خولەکەیەوە بەڵێ ئەو پێیوا بۆ ئەیوت من تەنها ئاگام لەوە هەیە کە دێتە ناو وزارەتەکەی خۆم لە دەروی وزارەتەکەی خۆم ئێمەش پێوان وتمان کێشەکە لەوەیە کە ئێمە حکومەتێکی تر هەیە وەک باسمان کە گروپی بەرژەوەندەکان هەیە زۆر شتێ نایێتە وزارەتەوە ڕاستە کە شتێک بێتە ناو وزارەتەوە بۆ هەموو ڕۆتیناتی وزارەت ناو کتاب و ناو کتاب بکون و دائیرەی احتیاجی ئەمانیت هەیە قورسە زەحمەتە باوڵێن هەندێک شت هەیە بکرێت یا هەندێک شتەیە ون بکرێت کە هاتە ناو وزارەتێکەوە بۆ هەموو ئزبارە و بۆ هەموو سادرە و هاریدەوەوانەوە بەڵام بەشێکی زۆری لە درەوەی ئەوان ناکرێت و وەک باسم کرد وزارەتی دارایی چاوەڕێی ئەو وزارەتەکە وزارەتی سامانە سروشتەکانەکە چاوەڕێی چاوەڕێی کێتی و پارتیش ناکە بۆی پارەی سنوورەکانی پێ بدەن نوتی پێ بدەن یەکەتی پارتی لە لوتکەی ئەزمەی ئەم وڵاتە ئامادە نەبوونە لە خەزینەکانی خۆیانە سەرف بکەن بۆ حکومەت و بۆ ئەوانە ئامادە نەبوون بزنسمانەکان کردویانە دەوڵەمەندەکان کردویانە هەندێک لەو دەوڵەمانان کە لە سێبەری خۆیان و هەندێکیش دەوڵەمەند خۆی خاوەنی کۆمپانیاوانە کردویانە یارمەتیان داوە یارمەتی بانقەکان و ئەوانیان داوە بەڵام خەزینەی حیزب بەردەوام داخراوە دەستکاری نەکراوە باش ڕۆتە ناوی بەڵام لێ دەرناچێت زۆر پێ دوێ بەردەوام دەچێتە ناوی بۆ هەرپڕ نابێ چکە دەمێک کە بەرپرسەکان دەیوت چەند ساڵی لەم وەردەی و ژێر زەمینەکان پڕن لە دۆلار ئێستا سەرزەمینەکانیش پڕ نەبوونی بەرپرسەکان پڕبوونەکەیان خۆ بەداخۆ لەوانەیە ئێستا ناردنە دەرەوەی پارەی شەبێت ئەگەر پڕبێ لانی بینێر نەدەرەوە ئەوەش کارەساتێکی گەورەیە چکە تۆ پێویست بە عوملەیەکی سابە لە وڵات ئابووری بەهێز لە وڵاتە بەوەیە کە عوملەی ساب لە وڵاتەکە هەبێت پارە هەبێت و سیولەی نەقدی لە وڵاتەکە هەبێت کە تۆ وڵاتەکە خاڵی کردەوە لە سیولەی نەقدی و لە پارە و لە عوملە و مەتایبەت عوملەی ئەوەی قورس لە دۆلار و ئەمانە ئەو کارەساتی گەورە باش بەزووتت ئێستا لە کوردستان دەوڵەتی قوڵ هەیە بۆی لای بینەران ڕوون بەیان گروپی بەرژەوەندیەکان ئێستا هەر دوو گروپن کە بریتین لە پارتیویشێتی بڵێن دەسەڵاتەکان خود هەر ناوچەیەک و گروپێکی بەرژەوەندی ینی دەوڵەتە قوڵەکە چییە یانیگەر بۆی قوڵەکە لە هەر وڵاتێکە بۆ وڵاتێک گۆڕێت ینی بەشێکی زۆری لە وڵاتەکاندا بۆ نمونە لە تورکیا لە وڵاتەکانی ترە باسەکرێت ئەمانە زۆرتر کارت لە گەورەکانن یا بزنسمانە گەورەکانن سەرمایەدارە گەورەکانن و ئەو بزنسمانانن یا ئەو کارتلانن یا ئەو کەسانن ئەو گروپانە و دەستانن کە بۆ حزب و بۆ حکومەت و ئەوانە ئیشەکەن لە سێبەری حکومەتە کۆمەڵێ کۆنتراکتی گەورە گەوریان بۆ کرێت کار ئاسانیان بۆ کرێت بۆی ئیش بکەن بۆی دەست بگرن بەسەر عەرزا بەسەر ممتلەکاتە بەسەر ئابووری وڵاتەکەوەمانە لە وڵاتێکی وەکو کوردستاندا لە ڕاستیدا گروپی بەرژەوەندەکان حزب لە ئێستادا حزب لە وڵاتەکانی دەردا حزب نییە حزب کۆمپانیای نییە حزب مؤسسەیەکی اقتصادی نییە حزب داهاتی شێبێ شەفافانە ئەوانەیە لە کوردستانە ئەوکو ئەبینین حزب هەموو شتێکی هەیە حزب وەک بینی مەسەن دەستگای ئاسایشی هەیە دژەتیروەری هەیە دەستگای نهێنی هەیە سەرکردەی حزب سەرۆکی حزب دەستکاریانەکات و ئەیان گۆڕێت و ئەیان هێنێت و ئەیان بات
لا همان كانت حزب كارتلي اقتصادي هي كومبانيا اقتصادي بهێز هەیە و ئەم کۆمپانیا اقتصادیانە ئێستا گروپە قۆتەکەن یا باڵێن ئەو گروپی بەرژەوەندەکانن ئەوان تحکم بە سیاسەتی ئابووری وڵاتەکەەوە ئەکەن و ئەوانیشن ئامادە نین با بڵێن ئامادە نین بەرژەوەندەکانی خۆیان و توانادارایەکانی خۆیان تێکەڵ بکەن بە توانادارایەکانی دەوڵەت و حکوومەتەوەوانە ینی وای لات بوو ئێمە لە سنوورەکان و تا ماوەی پێشتر ینی کاری قاچاقی بە ئاشکرا کرا و حزبی کرد حزب کاری قاچاقی کرد و ناو حزبەکان شە کارکتەرە دیارەکانی منافسی ئەویان بوو کە کێ کام سنوور بۆ کێ و کام سنوور بۆ کێ دابشیان کردبوو لەم سەری کوردستان بۆ سەری کوردستان یعنی ئەمە ئستثناییان نیە ناشمێ بڵێم وڵا ئەم تاوانبارکەم و تاوانبار نەکەم تقریبا کە تۆ لە وڵاتێکە دەوڵەتی تیانە بوو کە ئێستا دەوڵەتی تیانە حکوومەتێکی تەواوی تیانە بوو کە مرکزێتی هەبێت و کۆنتترۆلی هەمووی کردوێت کە نەیکردووە تا ئێساکە لە منتیقەیەکە کە محافظی نەبێت بۆ نمونە سلێمانی لە ساڵانێکی درو درێژە توانم بڵێن لە دوای دانای ئەحمەد مەجید و سلێمانی پارێزگاری نەبووە باسی تەشریفاتی ناکەم باسی پارێزگاری فعلی و حەقیقەکەم کە ینی با بڵێن کە متمانەی خەڵکی وەرگرت بتوانێت تعبیر لە ئیرادەی خەڵک بکاوت هەموو جملەکان ئاگاداری بێ نەکۆی بڵێ بن ئەمە ئیشم دەبینی باجارە ئەمە بێمە سەر ئەو خاڵە باشە ئەم گروپی بەرژەوەندیە کە دێ مەرزەکان دابەشەکات اقتصادی وڵاتەکە دابەشەکە پەیوەندیەکان دابەشەکان لەگەڵ لایەنەکانی ترۆوانە لەگەڵ وڵاتەکانی دەوروبەریشا بە هەمان شێوە گروپی بەرژەوەندەکانە کە حزبە و لە دەروی حزبیشە کۆمەڵی ئەو کۆمپانیا و کارتلانەیە ئەمانە کە دیان سەیترە بەسەر ئابووری وڵاتەکەن و دابەشیەکەن حکوومەتێکی لاوازە یاڵن کە حکوومەتەکە خۆی لە حاڵی حاضردا خۆی لاوازە خۆی حکوومەتی کێکردو نییە خۆی حکوومەتێکە نەیتوانێ حکوومەتێکی تۆکمەنیە نەیتوانێ متمانە لە نێو خۆیە ناو کابینەکە دروست بکات و لەگەڵ پەرلەمانە دروست بکات و لە دەروەش لەگەڵ کۆمەڵانی خەڵکە دروستی بکات و متوانێت دروست بکات ینی لە هەموو ڕوویەکەوە ببوورە پەیوەندیەکی لەرزۆکی هەیە کە لە حاڵەتی غیابی حکوومەتێکی بەهێز و بەقووت و ئەوەی کە بتوانێت سەیترێکی گەورە بەسەر ئابووریەکە بکەوە ڕێگال لە جۆرێک لە قاچاقچێتی و ئالەمگرێ بە تایبەت لە کاتی قەیرانە ئەزانی لە کاتی قەیرانە دەمان لە هەموو کاتێک ئەو کارێکی نایاساییە مەسلەی قاچاقچێتی و مەسلەی بەهادردانی پارە و پوڵ و ئەوانە ئەوە تەمان ئەوە کارە ساتە ئەو گوناحە و کوفرێکە لە ڕووی دەوڵەتدارێت و حکومەت دەرێت بەڵام لە کاتی قەیرانە کە خەڵکت برسی بێت خەڵکت موچەی نەبێت گەنجت بێ ئیش بێت بێکار بێت ئەمە تاوانەکە دەقاتە بێتەوە گوناحەکە سەبقات شەبێتەوە باش بەسووت پارێزگاری فعلیمان نەبوو لە سلێمان لە شوێنەکانی تریژ نەمان بوویان هەر لە سلێمەوت وڵی ماوەی چەند ساڵێک بەدرەجەیەک لە منتیقەیە نیەتی کاکە لە منتیقەیە حکومەتیش نییە ینی مەرجعیت لە منتیقە نەماوەیە ئێمە ئیجازەمدا لە سەردەمانێکە کەسایەتی وەکو مام جەلال هەبوو بەهۆی مەکانەت و موقعەتی سەرباری ڕەخنەت لێ هەیە ڕەخنەت لێ نێ ملاحەزە لەسەر ئەدایی هەبیانە بەڵام پیاوێک و کەسایەتێکی گەورە و گران و ئەوانە بوو و مەرجعێکی گەورە و باڵا بوو سەیتری بەسەر طبعا بەم نەخۆشیێت و بنتینا بۆ دوای لە پاڵی ئەوژە پیاوێکی گەوری وەکو کاگنۆشیروان هەبوو کە سەرباری وەک باسم کرد هەم ڕەخنەت هەبێ ملاحەزە لەسەر مام کەسایەتی و مەرجعێکی گەورە بوو کە ئەڵێ مەرجعی گەورە بوو جێی متمانە بوون یعنی خەڵکانێکی زۆر متمانیان بە توانە بە قودرەتی بە مەکانەتی بە دڵسۆزی بە خەمخۆری بە هەردووکیان تەب کە ئەو دوو کەسایەتێنە لە پاڵ ئەمانیشا حزب هەبوو گۆڕان هەبوو یەکێتی هەبوو مەکتەبی سیاسی گۆڕان هەبوو این یەکێتی هەبوو خاڵی ڕاپڕانی گۆڕان هەبوو سەرکردایەتێکی تێبوو کەسایەتی هەبوو کەسایەتی گەورەی ئەم ناوچەیە هەبوو حزبەکانی تر و لایەنەکان و تر و کەسایەتەکان هەبوو وە لە پاڵۆشە پارێزگاری بەهێز و بەقوت هەبوو بۆ کەسایەتی بەهێزیش بەشداریە کرد لە حکوومەتەکە تقریبا ێستا غیابێکی زۆر گەورەیە لە منتیقەیە مام جەلال نەماوە کاگنۆشیروان نەماوە مەرجع نەماوە پارێزگاری نییە منتیقەیە کەسایەتی گەورە بەهێزی نییە کەسێک نییە کە مەرجع بێت و قبول بێت لەناو حزبەکانشە مەرجع نەماوە حاڵی گۆڕانەوە تا ئەبینین ئێستا خانی ڕاپەڕاندی نییە ینی هەیەتی باڵای بڕیاردانی نییە ڕێخەری گشتی نییە حزبێکە ڕێخەری گشتی نەبێت ینی قائیدی نەبێت ینی تر حزبێکە لە لوتکەی قەیرانوانەیە یەکێتی بە هەمان شێوە هاوسەرۆکی کێشەی هەیە مەکتەبی سیاسەکەی لاوازە سەرکردایەتێکی کۆ نابێت و بڕیاری نییە زۆر سەرقاڵی مەسائلی ئەمنی و ئەوانەیە ئەوەندەی سەرقاڵی شتی لاوەکیە سەرقاڵی شتە گەورەکان و گرنگەکانی ئەم منتیقەیە و ناوچەیە نییە ئەم ناوچێش یعنی لە کوردستان ئەگەر باس لە تەقینەوەی یەک بکرێت تەقینەوەی جەماوەری و ڕاپەڕین و خرۆشان و ئەمانە لەم ناوچەیە باز بکرێت لە هەر هیچ لەم منتیقەیە دەست پێەکات بینیمانە ساڵانێکی درو درێژە بینیمانە کە زۆرتری کێشەکان و ئینەکان لە منتیقێ ئەتەقێتەوە و لێرەشە زۆرتر ڕنگدانەوەی ئەبێت و ڕنگدانەوەکەیش هەلێرە بووە
بۆیە دەبێت خەمەکە زیاتر بێت لە منتیقەیە حتمما نەبێت لە شوێنەکانی تریش خەمەکە زۆر بێت حکوومەتیش نەماوە لە سلێمانی لە سنووری هەڵابجە و سلێمانی لە سنووری ئەم منتیقەی سلێمانیە بە گەرمیانی و بە ئەوانەوە بەڵێ ئەگەر هەش بێ حکوومەتێکی شکلیە لاوازە حکوومەتی کارگێڕیەکی تەواو کە محافظی هەبێت بەوانە ئەنجومەنی پارێزگایەکی هەبێت کە سێترێ بکات هەیئەتە ئیدارەکان قدرەت و توانای خۆیانیان هەبێت لە تەسەلسولە ئیدارەکان کە لەگەڵ هەرێمە بابڵێنەوەی کە پەیوەستە بە وزارەتەکانی هەرێمە و پەیوەندیانەوەوانە هەبێت نەماوە ئێستا هەولێر هەیە دۆ حکوومەت هەیە لەوێ مرکزیتەکە بە قوتر و بەیەسترا مناڵێن لەوێ مرکزیتەکە ئیجابیە و مرکزیتە ئیجابیە و ئەوانەیە بەڵام مرکزیتەکە لەوێ لەبەرەوەی تێکەڵیەکی تەواویان کردو لە نێوانی حکوومەت و مؤسسەی ئەوە خۆشیان پشگیری و داعمیەکەن بۆیان چۆتە سەر بەڵام لێرانە نا لێرە پاشەگەردانیەکی گەورەیە داعمکردنەکە نییە وەلاعاتەکان ئەگۆڕێت بە دەق و سەعات ئەگۆڕێت یعنی کابرا لەوانەیە مەکتەبی سیاسی و مطمئن نەبێت لەوەی بەیانی چی لێک هەڵی کوتنە سەر مەسیری چیە بێت چی نابێت مەسئولی دەستگایەکی حساس بێت لەوانەیە بیانی نەزانێت بۆ کوێ ڕات مستەقبەلی چیە بێت و چۆن ڕات یعنی تۆ لەوانەیە سەر و سامانی ئەم وڵاتە و ئەمنیەتی ئەم وڵاتە و نیهێنی زۆرێک لە کەسایەتی و چیوانە لە دەستی کەسێک بێت بیانی نازانی مەسیرەکەی چیە بێت و چۆن ڕا بۆ کوێ ڕاتوارە سلێمانی بەردەوام ئەوەندەی لە تەشەنوجی ئەمنی و لە ئەوەی کە هێز لە فلان شوێن کۆبەتەوە هێز نراوە بۆ شوێن فلان کرد و مجموعەیە بەجل و بەرگ و بەهێن و ئەوانەوە ئەو سلێمانی کە ینی دەبوایە مرکز و شوێنی جێگا و وقعتی شتێکی تر بووایە شتێکی پایەدارتر و گەورەتر و بەنرختر و ئەوانە بووایە سەرقاڵی ئەو مەسائلان بەیش من کاڵێم سلێمانی محافظی نییە حرمەتی زۆرم هەیە بۆ کەسانی کە ئەو پۆستانیان هەیە لە ئێستادا لە قایم و لە مدیرە ناحیە و لەوانێ و ناش لێم ئەوانە نیشانەی دڵسۆزی نەبوونی دڵسۆزی لە ئەوەیە کە بەش ئەو پۆستانە تقریبا وەکو تەشریفاتی لێکراوە لەوانێ بەشێکیان ڕۆژ پارێزگاری ڕاستەقینە لای جەنابەت چییە؟ پارێزگاری ڕاستەقینە کێ ینی کە دەڵێ پارێزگاری ڕاستەقینە یا قایمقامی ڕاستەقینە یا وەزیری ڕاستەقینەوەیە کە ئەو دەسڵاتانی کە پێی دراوە و ئەو تەفیزەی کە وەریگرتووە لەلایەن خەڵکو وەریگرتووە بۆ نمونە لایەن ئەنجومەنی پارێزگا وەریەگرێت لایەن پەرلەمانە وەریەگرێت لە هەر شوێنێک وەریەگرێت ئەو تەفیزە کار بکات نەبێ بە سێبەر خۆی ئەساسن ئەبێ پلاندارێت ئەوانە بێ ولایەنەکانی تر و هێزەکانی تر سێبەری بن و ئەبێ متحکم بێ بە هەموو وەزعەتی منتیقەی خۆی کۆمەڵگا بچووکەکەی خۆیەوە ئەو کۆمینیتی کە ئەو سەرپەرشتیەکە ئەبێ ئاگاداری ورد و درشتوانەی بێت و سەرقالی زۆرتر سەرقالی ئەو وەسائلانێک بێ کە هاوڵاتی ڕۆژانە پێویستی پێێت ینی شەکانی تر شتی شکلیاتی تر و شتی ڕۆتینیاتی تر و تەشریفاتی تروانە من ناڵێم ئەوانە نەکرێت ئەوانە بکرێت بەڵام ئەوانە ئەبێ 5% کارەکانی بێت 10% کارەکانی من 90% کارەکانی تری بە ئەوە بێت کە هاوڵاتی ئەم منتیقەی من چۆن ئەژی مەعیشەتەکەی چۆنە لە ڕووی ئەمنیەتەوە ئەمنیەتی ئەم هاوڵاتی من چۆنی ئەو هێزانەی دێن تحڕوگەکەن کێن و کێن ناکرێت من محافظ و قایمقام بڵێم وەڵام من ئاگام لێ نییە نازانم ئەو خۆپیشاندەرانە کە کوژان کێ کوشتنی کێ گرتوینی کێ ئەوەی کردووە ئەم هێزانەی دێن و تحڕوگەکەن کێ کردوێتی ئەزمەی غاز و بنزین وەڵام نازانم لەکوێوە هاتووە ناکرێت اینێ بڵێ من نازانم ئەبێ بەردەوام لە تەواصلی شابێت و ئاگاداری خەڵکیش بکاتەوە بۆیش من وتم منتیقە لە زۆوە بەرپرسی ینی بەرپرسی کارگەری پلەیەکی نەماوە باشە بەس خوبەت تاڵبانی سەنوێراتی ئەم ناوچێ ناکە لە حکوومەت ئەزانیم ئەو بەڕێزانەی ناو یەکێتی لە ئێسادا ئەوەندە سەرقاڵی ململانی حزبەکانی خۆیان ئیشی حکوومەتدارەتی و دەوڵەدارەتیان لەبیر کردو و فرامۆش کردو تقریبا بووە بە پلە دوو لە ئێستا لە ئیشکردن و لە مهینی ئەوانیان نەکەر ئەوە ئەسڵەن خەمێک کە مەفروزە بۆ ئەم منتیقەیە هەبێت یعنی هەر خەمە ئابوووریەکە نییە خەمی ڕۆشنبیریشە خەمی موقعەتی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی بە منتیقە فراوانەکەی ئەڵێن بە هەڵەبجە ئەڵێن بە گەرمیانی ئەڵێن بە ڕاپەڕیوان ئەڵێن ئەم منتیقەیە موقعی ئەم منتیقەیە لە پرۆژەی لە پرسی سیاسی لە بڕیاری سیاسی کوردە موقعەتی لە بەغدا موقعەتی لە هەرێم موقعەتی لە پەرلەمان لە هەموو ئەم پرسانە ینی ئەمە دەبێت ئەوای خەمی پلەیەک وایە لە ئێستادا خەمی پلەیەک نییە باش بەس وەکو بڵین ناکۆکی کە لە سنوورە هەبێ لە ڕوو حیزبەوە کاردانەوەی هەبێت ئەمە لە هەولێر نییە و ناکۆکیە ینی هەیە ناکۆکی حیزبێکە کاویش کاریگەری هەبێ ئەمدا بەشبوونە کاریگەریکی زۆری نەبووە لە بەرۆی لەوێ مرکزیەتێک هەیە وەک باسم کرد من هەر سەرەتا ئاماژەم بەوەدا کە لێرە چەند کەسایەتیەکی گەورە هەبوون کە مەرجع بوون مەرجعی باڵا و ئەوانە بوون و ئەوانە ڕۆڵیان هەبوو خەڵک احتیکامی بووە کردن پەرای بووە بردن ئەوەی کە لە ئەم بەڕێزن بێزارە بووە چوە لە ئەو بەڕێزەکەی تر و هەرێکش موقع و پێگە و ئەوانەیەکی خۆیان هەبوو پێگەکە پێش هەموو شتێک پێگەیەکی معنەوی گەورەش بوو متمانەیەکی گەورەش بوو
نوسمە و ناکۆکی کە لە ماڵی یەکێتیە لە وەکو حزب لە ناو ماڵی پارتی باس بکرد مرکزیەتەکە و مەرجعیەتەکە هەیە لەوێ کاک مەسعودیان هەیە و بوونی کەسێکی وەکو کاک مەسعود چ بۆ حکوومەتەکە چ بۆ منتیقەکە چ بۆ حزبەکە دیارە ئەوە مەرجعیەتەکەیە کە غیابی ئەو مەرجعیەتەی لێنە دروست نەبووە یعنی لەوێ قائیدێک هەیە جا ئەو قائیدە من و تۆ بەدڵمان نییە ڕەخنەمان لێ 1001 قسەمان هەیە لەسەر ئەدایی لەسەر شیوانە بەسەرێکی ترە من باسی ئیجابێت و سلبێتەکەی ناکەم بەڵام باسی بوون و حضوری مەرجعەکە لە منتیقەکە چەند گرنگە ئەم منتیقەیە ئێستا غیابی مەرجعی هەیە و من قەسم لەوە نییە دیکتاتۆرێک دروست بێت یا پێویستمان بە دیکتاتۆرێکە یا کەسێکەوێ جلی عسکەری لەبەر بکات و ئیتر بکوژم بڕون بە زۆکی خۆی ئەمەوە ئارم بکات خەسم لەوە نییەوە کاتی خۆشی ئەویان ناکرد یعنی کاک مەشوان قەت شتی وای ناکرد یا بۆ عەقلێتەوە بۆ حتا مامجلالیش بۆ عەقلێتەوە بۆ هیچ ئیشی ناکرد حسابی بۆ مەکتەبی سیاسەکەی کرد بۆ سەرکردایەتی پرسوڕای پێکرد من قەزم لە مەرجعیەتەکە لە ڕاستیدا مەرجعیەتی زۆرتر مەرجعیەتی ئیداری و احتیکامە بە مؤسسات و کۆمەڵی قیەم و بەهای دەوڵەدارێتی ئەوە گرنگە بەس وەکو ناکۆکی کە باز دەکە لەنێوان مەسرور بارزانی و نێسیمان بارزانی ئێوە ڕنگدانەوەی هەبوو لەسەر حکوومەت یاخود ئەوە تەنها قسەیەکی ڕاگەاندنەکانە وڵا قسەی ڕاگەاندن نییە خۆ خۆیان ئەیڵێن ئێستا هەمویان کە ئیتیامەکەن ئەڵێن بەسەرن ئەم کابینەیە ئەڵێن بەشێکی زۆر لە کێشەکان لە کابینەکانە ترۆ بۆ من ماوەتەوە ئیتیامی یەکترەکەن کە ئەم هۆکاری ئەم موسیبەت و ئەوانە نییە چ قەرزەکانە چ ئینەکانە ئەوانە لەوانەیە بەشێکی حەقەتیشی تیابێت ئەمانە لەوەی کە تراکماتی ترە ئەو قەرزانەی کە ئێستا هەرێم قەرزارێتی یا ئەم کۆنتراکتانێک کراوە ساڵ و دو ساڵ نەکراوە ساڵانێکی درۆ درێژە ئیشی لەسەر کرێت و ئانەکرێت بەڵام هەمان منزومە کردوێتی یعنی ئەوەشان ناتوانێت خاڵیکە هەمان منزومە کردوێتی یعنی بۆ نمونە کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم بووە کە ئەو شتانە کراوە سەرۆکی هەرێمش واتە سەرۆکی سوڵتەی تەنفیزی کەواتە چ سەرۆکی وەزیرانی ئێستا و سەرۆکی وەزیرانی کۆن و سەرۆکی هەرێم کە هەردووکیان لەژێر باڵی سەرۆکی هەرێم بوونە هەمویان بەرپرسن لەوە جا ینی لەبری ئەوەی کشانی خۆت خاڵی بکەیتەوە مەسئولیەتەکە لەم پڕێت سەرشانی ئەوانە بیر لە چارەسەری بکرێتەوە هەڵەکراوە هەڵی گەورە کراوە باچە بیر لە چارەسەری بکرێتەوە هەڵ بدرێت چارەسەری بکرێت چونکە خەڵکە باجێدا یعنی ئەگەر حزب باجی بدایە کەسێک باجی بازرگانێک باجی بدایە کێشەیەک نابوو لەوانەیە کێشەی حزبەکە بوو یا کێشەی بازرگانەکە بوو ئێستا ملت باجیەدا بۆیە ئەبێ بیری لە چارەسەرکردنەوەی کرد لەبری ئەوەی کە بۆڵە بۆ بکەین و بڵێن وڵا ئەو کردی و کێ کردی وانە کردی کرا و کارێکی خراپیش کراوە و زۆربەی کارەکان خراپ بووە چۆن چارەسەری بکەن بێ بیر لەوە کەن چۆن چارەسەری بکەن هەنگاو بۆ چارەسەرێکی من هەنگاو نبینم هەنگاوی جدی نبینم کابینی شەنگاوت نبینێت چکەوتت ئێستا پێشتر باز دەکە کوردستانێکی بەهێز یەکێتی باسیاری کار و ئارامی و خزمەتی دەکرد لەم کابینەیە وەکو دروشم باسی شەفافیت دەکرا کابینەی هیچی نەکرد بڵێن لە بواری موچە ئازادی بێکاری خزمەت گوزاری جا لەوانەیە ئەو پرسیارە لە تۆ بکەم وەکو ڕۆژنامە نووسێک هیچ بینیت تۆ لەو معلمانەیە بینیت ئەوەی کە ئێستا ئێمە ڕۆژانەی بینین ئەوەیە موچە نادرێت لە ڕووی اقتصادیەوە وەزعی هەرێمەکە زۆر خراپە ئەزممان هەیە ئەزمی بەردەوام قەیران لە دوای قەیران هەیە و پێش هەموو شتێک قەیرانی ناو کابینەکە هەیە قەیرانەکە چییە کە قەیرانی گۆڕان بۆ نمونە قەیرانی بەشداری گۆڕان هەیە لە حکوومەتەکە کە بەشێکی زۆر لە کەوادرەکان و هەڵسڕاوەکانی گۆڕان ناڕازین لە ئەدای حزبەکان لە حکوومەتەکە و بەشداریکردیان لە حکوومەتەکە و پیان وایە دەبێت مراجعە بکرێت و انسحاب هەبێت و هەموو ئەو شتانە ئەوترێت لە یەکێتیان ئەدای یەکێتی پەرلەمانتارانی یەکێتی و بەشێکی زۆر لە مؤسساتی یەکێتی وەکو ئۆپۆزیسیۆنی ئێمە و ساڵی 2009 ئێمە کە ئەو کاتە ئێمە ئۆپۆزیسیۆن بووین بەشدار نەبووین ئێستاوان بەشدارن جملە ئەساسیەکانیان هەیە وەزیری گرنگرنگیان هەیە جێگەی سەرۆکی حکوومەتیان هەیە سەرۆکی پەرلەمانیان هەیە بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن قسەکەن وەکو هەموو خەڵکی تر ئەوانش وەکو ئەوەی کە لە وڵاتە مەسئول نەبن ئەوانە وەکو ئەوەی کە بەشێکی ئەم وڵاتە بەدەستی ئەوانە نەبێت وەکو ئەوەی کە ئەوان ئاگایان لە ورد و دروشتی هەموو کۆنتراکت و ئەوانە نەبوو کاتێک هیچ شتێ بەبێ یەکێتی نەکراوە لەم کوردستانە هیچ کۆنتراکتێک هیچ وەرەقەی ئیمزا نەکراوە بەبێەوە یەکێتی ئاگادار بێت و حسەی هەبێت و ئەوانەیە دەبێت هیچ شتێک نەکراوە ئەسڵ ئەساسی نییە کە بوترێ وڵا ئێمە ئەگەر هەر عیبێکی گەورەی بڵێ من ئاگادار نیم بڵێن ئاگادارین و غەڵەتمان کردەوە زۆر باشترە لەوە ئەهۆن شەڕین ئەوەیە بەڵام تۆ بڵێ وڵا ئەگەر ئەیت بۆچی جێگری سەرۆک بوویتەوە بۆچی لە ژنەی باڵا بوویتەوە بۆچی سەرۆکی پەرلەمان بوویتەوە بۆچی سەرۆکی حکوومەت بوویتە ماوەیەک و ینی ئەم هەموو جمگانەت کردووە شەراکەتی ئیستراتیجیت کردووە ئەوانت کردووە بۆچی بووە بۆ بەس بۆ مەعاشەکەت بۆ ڕاتوەکەت بۆ لە ماڵی خۆشدانشای و مەعاش و ڕاتوەتە هەرە بوو لێرانێشە بۆیە ینی ئێستا ئەدای یەکێتیش لە حکوومەتەکە ئەدایەکی زۆر خراپە زۆر خراپە بۆڵەبۆڵ و ناڕازی و ڕەخنە و گلەیی و مهاترات و بەرامبەر یەکوەستان و تەخوینکردنی یەکتر و پەرلەمانەکەیان پەرلەمانتارەکان بۆ بەوە
پێشتر لانی کەم لە سەردەمی ئێمەدا ینی بۆی ئەوەی ئۆپۆسیۆنێکی بەهێزەبوو ئەم دوانەیەکیان گرتبوو بە باش و بە خراپ بۆ یەکتریاندا ئەپۆشی و دایمە پێکەوە بوون لە هەموو مەسائل و نەکانە ئێستا بە باش و خراپە دژیەک ئەوەستنەوە ینی لە بەغدا هەر بە هەمان شێوە لە پەرلەمانە لە هەموو مەسائلانە ئەمەش کاریگەری گەوری کردو سەر نفسێتی خەڵک نفسێتی ئەندامەکانیان سەر ئابووری وڵاتەکە سەر استقراری منتیقی بە دەرەجەیەکیش ئەم منتیقەیە کاک حەکیمە بەس غەدرەکە تەنها یەکێتیە خۆت بڵێن غەدرەکە ئەوەشە کە حکوومەتی هەرێم بڵێن ئەم غەدرەکەی خود ئەو کەمی خزمەت گوزاری کە بە تایبەتی لە سنووری سلێمانی هەیە لە کەمی خاشا بڵێن کەمی دەرمان و کۆبوون و زبل و خاشاک و ئەوانە حکوومەتی هەرێمیش تێدا بەشدارە خود تەنام سنوورە ینی وڵی ئەکید حکوومەتی هەرێم بەشدارێتیدا چۆن بەشدارنیەتیدا ینی من باسی ئەوم کرد حکوومەتێک ئەگەر پێڵێ حکوومەتێک کە ئەتراف بەوە بک بڵێ من بەشێکی وڵاتەکە لە ژێر دەسمەنی و ئاگام لێ نیوانم چ حکوومەتێک ینی واز بێنێت ئەلانیەوە بکە بڵێ فەشل مێناوە لە ئیدارەیەکی دروستکردنی ئیدارەیەکی کردووە ئەم شەراکەتێک کە دروستمان کردووە شەراکەتێکی فاشلە ئەبێ عقدێکی تازە بنووسین عقدێکی تازەی شەراکەتێکی تازە کێ بەشدارە بێ لەگەڵمانە بێت ئەو بکە و هەردوو حزبیش بەشداریت ئەو مەسەلەوە نیە لێرە تەنها یەکێتی و لێش پارتیەوەوانە هەردوو حزبیش بەشدارن لە هەموو ئەو ئەزمانی کە ئێستا لە کوردستانی هەردوو حزبەکە لە ئیدارەدانی هەرێمی کوردستانە ئیدارەدانێکی شەفافانە و باش و ئیجابیانە هەردوویان فەشەریان هێناوە و هەردوویان هۆکاری ئەو شکستانە هەردوویان ئەم دوو حزبە لە 2023 بە دواوە بە دەرەجەیەکیش لە 2005 تا ئەم ساتە وەختە شەراکەتێکی گەوریان هەبوو لە هەموو مەسائلەکانە بەتایبەت لە مەسلەی دەستگرتنە سەر بازار و ئابووری و نەخشەی ئابووری وڵاتە نەخشەی ئابووری وڵاتە هەردوو حزب دایان ڕشتووە ئەم دوو حزبش لە ڕێگای پەرلەمانەکانەوە کە تەشریعی با بڵێن سەلماندوویەتی بۆیان لە ڕێگای حکوومەتەوە کە تەنفیزی کردووە و تەختیتی بۆ کردووە حکوومەتی یەکێتی و پارتی بووە پەرلەمانی یەکێتی و پارتی بووە و ساڵانێکی درۆ حکوومەتی شەراکەن ئەم دوو حزبان وڵاتیان گەیاندوتە ئەمانە کەسیان اینجا ئەگەر بێتە سەر دابشکردنی خەتاکان کامیان زیاد و کامەوە وڵا کەس ئێساهینی قەپانی ئاڵتونی بەدەست نییە بڵێن بەڵا من ئەوە چەند گرام بۆ ئەمە چەند بۆ غرامە ئەم منتیقەیە ساڵانێکی دوور و درێژە یەکێتی حاکمی مطلقە تایدا ڕاستە ماوەیە گۆڕان و لایەنەکان و ئۆپۆزیسیۆن دروست بوو توانی لە هەم بەڵام لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کارگەریشە تەنانەت سەیتەرێکی کاملیان بەسەر کرد ئەو منتیقەی تریش پارتی دیموکراتی کوردستانە هەر شتێکی باش لەو منتیقە و لە منتیقە کرابێ ئەم دوو حزبە تایدا ماڵیان ئاوا بێت و کاری باشیان کردەوە و هەر کارێکی خراپیش کردێ ئەم دوو حزبە بەرپرس یەکە من طبعا لەم منتیقەیە توانم بڵێم گۆڕان و یەکێتی نەک تەنها بەزۆ متمانە وتت متمانەش کەمە لە نێو ئەندامانی کابینەکە سەرۆکی حکوومەت بێت جێگیرەکە بێ وەزیرەکان بێ متمانەی هەست پێ دەکرێت پێشتر بازەکە کە حکوومەتێکی تۆکمە تا وەزیری دارایی تووڕ بووە ماوەیەک ناڕۆ چەندین جارە تووڕای بێت و ناچێ بۆینە تووڕە بووە ئێستا جێگری سەرۆک وەزیران ماوەیەک تووڕە بوو ناڕۆیشت بۆ ئەوانە ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر ئەوێن لە ئەنجومەنی وەزیران داوام ناکات و نازانم ئەوش تووڕێ هەر وەکارێکی تر هەیە ینی بورە ینی بێمتمانەیەکی گەورە هەیە و هەستەکەی ئەو شەراکەت مامانای چی مامانای بەرنامەی کاری ئەو حکوومەتی کاتی خۆی لەسەری دروست بوونەوە متمانەیەکە لە پەرلەمان وەریان گرت ئەو بەرنامەکارەی چەندگایەک نەچۆتە پێشەوە نەشوە ئەو شەراکەتە لێزادە هەشتەکە سەکرێ شەراکەتێکی فاشلە ینی حەق وایە ئێستاش ماوە ینی ئەگەر هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بکرێەوە مەزەلەیەکی ترە بەڵام ئەگەر نە هەڵبژاردنەکە دوا بخەن کە نیازێکی وایەن هەیە دوای بخەن کە هیوادارم دوا نەکرێت طبعاً لە ئێستادا پیاچونەوە بۆ شەراکەتە بکرێت تونند و تۆڵی بکەنەوە ئەگەر بیانەوێت ئەگەر بیانی وەزعەکە نەتەقێتەوە شەراکەتەکە تەقەی تێکەوتەوە تەقەیەکی زۆری تێکەوتووە من ئەتوانم بڵێم فەشەلی هێناوە شەراکەتەکە نەکەر تەقەی تێکەوتووە فەشەلی هێناوە و ئەمەش ئەمە هەردوو لایەن باجێکی زۆر گەورەیە ئەوە چونکە وەزعی خەڵکەکە و بینین ینی ئێستا ئێمە چەندین شەپۆلی ناڕەزایەتیمان بینیەوە شەپۆلی ناڕەزایەتیان گەیشتە قۆناغێک هەندێک خوێندراوە هەندێک کەس شەید بووە کوژراوە بریندار بووەوانە وەستاوەتەوە هەندێک کەس گیراوە دوای ئەو وەستاوەتەوە هەنێ مساوامات کراوە لەم لاولام وەستاوەتەوە بەڵام بە تاکەی وەسێتەوە ینی گرنتیەوە هەیە جارێکی تر خۆپیشاندار بکرێت یا هەڵچوونێکی گەورەی جەماوەری بکرێت هەر بامان شێوە بە لە کوژدانی چەند گەنجێکەوانە کۆتایی پێبێتوانە کێڵی ئەم جارە ناچێت ئاسێکی ترۆن ئاسێکی مەترسیدار ترۆوانەوە چکە ئێستا بێزاریەکە و تووڕێەکەوانە گەشت ئاسی گەورە تۆ سێکە بنەماڵی شەیدەکان تووڕن بنەماڵی کەسایەتی پێشمەرگەکان تووڕن پێشمەرگە دێرینەکان مەکتەب سیاسی کۆنەکان ئێستاکە هاوسەرۆکەکان و ئەوانەی لە جومگا ئاساسیەکانەوە ئەوانەی کە لە جومگەی ئەمنی ئەوانن ئەمانە هەمووی مؤشری زۆر گرنگن لەوەی کە وەزعەکە ئەم جارە بە ئاسانی بەو شێوەیە
کۆنتترۆل ناکرێت جاران کۆنتترۆلەکراوە بە نردنی چەند جندرمەیەک و هێزیکەێتەوە ینی زۆر مەترسیدارە گەر چارەسەری خۆیان نەکەن و بیر لە خۆیان نەکەن و بیر لەم لێتەکەوانە نەکەن وەکو ئێستا تەنها بیر لە خەزینەکەی خۆیان بکەن دەست لە خەزینەی خۆیان نەدەن تەنها بیر لە بەنکەکانی حکوومەت و لە خەزینەی حکوومەتکەنەوە تا ئێستا زەختێکیان لەسەر ئەندامێکی خۆیان ئەندامی باڵاکانیان تەمان ئەندامی داماوی خوارەوە ناڵێن ئەندامی باڵایان ئەندامە گەورەکانیان کە بەشێکی زۆری ئەندامەکانیان میلیۆنێرن بەشێکی زۆری ئەندامانی ئەم حزبانە بەرپرسە باڵەکانیان میلیۆنێرن وە لە ئیمکاناتێکی گەورن دەستیان بۆ ئەوانە نەبردووە بڵێن کاکە ئێوەش بەشدار بن لە کەمکردنەوەی معاناتی خەڵک و تەخفیفکردنی معاناتی خەڵک هەر لانی کەم شارەکە غەرقی زبڵ و بۆگەری ئەوانە نەبێت پارەش فریان ناکەوێت گەر ئەو تەقینەوەی ڕووبدات پارە فریای کێکەوت کەسی وەکو حسین مبارەک کرد دوای فریای قەزافی کەوت لە دوای 40 ساڵی فریای بنعلی کەوت لە تونسوانە فریا ناکەوێت بەتایبەت شەکە هێزی چەکدار و ئەمانە بڕیار بدەن لەوەی کە ینی وەلاییان بگۆڕن و بچنە پاڵی خەڵکەوە و داخوازەکانی خەڵکەوە شەرعیت بە داخوازەکانی خەڵک بدەن من پێم وایە ئەو کاتە هیچ شک نامێنێتەوە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا. دڵنیا ببینیە ئەو جبسەی وێنەی تەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرنی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاکەتە پێش ناوبڕەکەوتت ئەگەری تەقینەوەی جەماوەری نزیکە بەزیستە بۆ نمونە ئەوە کێشەی بێموچەی پاجۆ ڕسومات گرانی نرخی بنزین هەیە کەمی دەرمان هەیە ئەوە نانەکەش یاتە سەرەوە لە سلێمانی نان گران کراوە. ینی هیچ دەرفەتێکیان بۆ خەڵک کێشتۆتەوە دەرفەتی یاخود دەرفەتی چاکبوونیشان هەیە ئێستا؟ ئەزانی کاک حەکیم ئەگەر وەکو شتی مێژووی سەیری بکەین سەری ئەو ڕاپەڕینانە بکرێت کە کراوە شۆڕشانی لە منتیقەکە و لە تاریخەوانە کراوە بەشێکی زۆری هۆکارەکانی ئیقتصاد بووە بەشی زۆری هۆکارەکانی گرانی نان بووە گرانی بنزین بووە ئەو تۆزەخمەی کە لە بازار ڕاهەیەوانە هەیە ینی ئەمانە هۆکاری سەرەکی بوون ئەجار وایە وڵاتەکە دیکتاتۆر بووە دیکتاتۆرێکی زۆری هەبووە مەحسوبێتی تیا بووە گەندڵی تیا بووە بەڵام ساڵانێکی درۆژ خەڵکەکە دەست و پەنجەی نەرم کردووە لە بەرەوەی بەشێک مەعیشەتەکەی زامن کراوە لە زمانی سەدام حوسێنە لە بەرەوەی معاشەکە هەبوو مەعیشەتەکە کرابوو دیکتاتۆرێتەکە بوو ئرهابی دەوڵەتی ئەوانە هەبوو بەڵام خەڵکە ئەژیاوانە بەڵام کە تۆ هاتی ئەوەی عەرەب قسەیەکی ئەڵێ قەطع الأعناق ولا قطع الأرزاق تۆ ڕستی خەڵکت بڕی یان وەکو تا ملی خەڵکت بڕی ئەڵێ ملم ببڕە بەڵام ڕستم ببڕە چکە ڕستەکە تەنها بۆ تۆ نییە بۆ ماڵ و منداڵتە بۆ ژیانتە بۆ مشتێکتە بۆیە گرانبوونی بازار گران ڕاستە لەوانەیە تۆژمێکی عالەمیش بێت و ئاساری ئەمینانی تێبێ بەڵام ئەی پار ئەی پێرار ئەی پەسەر پێرا ئەو گرانی ئەم ساڵ بوو ئەم مانگە بوو ئەی پێش ئەو ئەی پێشەوە یعنی حکومەتە هیچ ئاسوویەکی نییە هیچ بەرنامە و پلانێکی نییە کێشەدا کێشە مانگەدا تەسلیم بە مانگە کاتەوانەکە بەشێکی زۆر لە خەم و هەمی ئەم وڵاتە بووە بەوەی کە مەعاشەکە کە دێت و چ وزارەتێک بەیانی بەشیەکەوێت و چ وزارەتێک ماوە ئەمە بازارێکی وەستاندووە خەڵک تەحمل ئێمە ناکە ڕۆژێ دوو ڕۆژ مانگە دوو مانگ تەحملیەوە کردووە تەحمل ناکرێنی ئەم شتانە کە پێت وابێت
خەڵک بێدەنگە لە ئێستادا و توانیمە کۆنتترۆلی بکەم و لە هەولێر کۆنتترۆلم کردو لە دووە کۆنتترۆلم کرد لە سوران کردومە و لە سلێمانی بەم هەموو بەهێزی چەکدار و ئەمانە ئەتوانم کۆنتترۆلی کەم کاکە لە وڵاتی تر نەکرا لە سووریا نەکرا لە مصر نەکرا لە ئەم وڵاتی ئێمە چییە حکومەتەکەی چییە چۆن بەدەرە لە هەموو ئەو هینانە پێ دوای تاکەی بەردەوام دەوێت بەردەوامیش نەبوو هاوڕاتیەک نیگەرانی دەدەبڕێ بەیانی فشاری لێ دەکەن وەکۆی دەڵەوەم زانی وە ڕادیۆیە ینی بەیانی پەشیمان دەبێتەوە لە قسەکانی حاڵەتە زۆرە ینی هاوڵاتی قسەکە دوایی ناساری دەکەن کە ڕووکردنەوە دابڵێ ئاگام لە خۆم نەبووە مەشغوڵ شەرمەزاریەکە شەرمەزاریەک لەوەی کە هاوڵاتیەک فشار بخرێتە سەری لەوەی کە قسەی دڵی خۆیەتی لە لەحظەیەکی تووڕەبوونا کردوێتی دواتر پەشیمان بکرێتەوە تەبری بەراعەت بداتوانێتەوە بەڕاستی عیبێکی زۆر گەورە ئەوەی ئیهانەکردنی کەرامەتی هاوڵاتی و شکاندنی کەرامەتی هاوڵاتیە کە حتا ئەگەر قسەیەکی زبریشی کردی حکومەتە دەبێت تحملی ئەوەی نەبکە بەڵام ئێمە نمونەمان زۆر بینیوە کاکە تۆ لە ساڵانێکی درو درێژە خۆپیشاندان نەکرێت لە ڕاپەڕینەوە لە 92 تا ئێستاکە بەردەوام خۆپیشاندان کراوە ناڕزایەتی کراوە هەڵچووری جەماوەری هەبوو ئەرە بوو هەرچەند ماگی پێش ئێستا پار پێرار پەسر پێرار بەردەوام ئەم شاری سلێمانیە جاروا بوو بە مانگی کامل خۆپیشاندانەوانە بووە من قەزم لەوە نییە کە خۆپیشاندان واردە بەیانی بکرێت بەڵام تحولبوونی خۆپیشاندانەکە بۆ ئەوەی کە یان ئەبێ یەکلا بکرێتەوە ئەم پرسەوە ئەم شێوازی حکومڕانیە و ئیدارەدارە یەکلا بکرێتەوە جا ئەم یەکلایە من قەتی وەخوازیەوەریم بەخوێن و بڕاتە ئەوانە بەڵام چاک نەکەن ینی بژادە خراپیش هەیە ئەگەر خۆیان چاک نەکەن ئەگەر خۆیان مەسەلە خۆیان چاکردنەکە نییە مەسەلەوەی گۆڕانکاریی گەورە بکرێت یعنی خۆ چاکردنەوەکە چییە ئەبێ معاشی خەڵک بدرێ بێ ژیانی خەڵک ئەبێ بەشدار بن ئەوان لەو ئەگەر قەیران هەیە ئەگەر ئەوانش بەشدار بن منزومەی حزبیش ئەبێ بەشدار بێت وەکو هاوڵاتی باجی بدات باجی ئەم قەیرانە بدا گەر قەیران هەیە بەڵام بۆ تا ئێمە برادرەکانمان هاوڕێکانمان پێمان ئەڵێن بەم داهاتی کە ئێستا لە کوردستان لە هەرێما هەیە و بەم بەرزبوونەوەی نرخی نەوتوانە معاش ئەدرێت يعني كخلتك ديت سر تلفزيونك ولا لبيجي خويا عليه معاش ادري بم حسابه وكتابه اخواني كم وزير كان وسروكي حكمته وانا بلي بم حسابه وكتابه مناتوني المعاش بمشي يبدا نالي يقول مين انت يا سكا راسك راسك لا امانه راسك لا جبهه هولاتيه كبيوايه ام سروتو ساماني ام ولاته امند الزوره بشي همو هاي لايفيك اما سولانا اكاد بلا خب لاني كم بشي لاني كمي مع شتو جاري بكرامتي ايش بكات كخل بمش رازيه بم لتنانيش رازيه تو امنه تاع شي بينادي وارده باش بس اول اسينا وخبون من اما لقل عراق ايران من هي درسوني براركي دادگاه فدراليه بولا بارين وتوا او لقل ايران مشك باران هبو يعني قيرانك هر لنا خوني كم ده صلاتيتي لقل هرماتيه بلين عراق وڵاتانی ترە خۆی ئەم ئەزمانە و کێشانە هەر هەبووە بەردەوام تۆ لەگەڵ وڵاتەکانی دەوروبەر ئەم جەڕ الحەبلانە بووە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ دەوڵەتەکانی ترەوەە بەڵام لە ناو ئەگەر جەبهەیەکی ناوخۆیی بەهێزت لا دروست ببێت پشتگیری بێت ئەمە ینی تۆ ئەو کاتە باجیشی بدەیت جێگای دڵخۆشیێت و لەبەرەوەی تۆ لە پێناوی خەڵکەکەی خۆتە لە پێناوی قەناعەتەکانی و مەبادەکانی خۆتە ئەیدی هەنگاوە دێن بەڵام کاتێک کە تۆ خەڵکی خۆت ئەتۆرێنیت هاوڵاتی خۆت ئەتۆرێنیت ناڕازیانەکەیت تۆ سیرکە بۆ محکەمەکە لە پاڵ دەکەسا کە پێی وابوو ئەمە دوورمەودا خەتەر ناکە خراپە و سەروەری هەرێمەکە پێشێ لەگاو چی و چیوانە هەزاران خەڵکی تر پێشوازی لێ کرد پێشوازیەکە لەوە نییە کە خەڵک پێخۆشی ئەم نیشتیمانمان بکەوێتە ژێر پۆستاڵ و چیوانە پێخۆشحاڵەکە لەوەیە کە ئەمانە ئەوەندە خراپن پێیان خەڵک هاوڵاتی پێی وایە لەم هەلا خراپتر نابێت ینی هیچ سیستەمێکی تر ئەگەر سبەینە تورکیا بێتە ئێرە و ئێران بێت یا عێراق بێ هەرکە لەمانە خراپتر نابن و لانی کەمی ڕوحی مەسئولیەتێکیانە هەبێت کە لەوان باشتر ئیداریانەکەن ئەمە شکستی گەورەیە ئەمە شکستی گەورەیە کە باسم کرد لە سەرەتا لە دەزانی متمانە لەگەڵ هاوڵاتیە بەم شێوەیە هاوڵاتیە دڵخۆش بێت بەوەی کە بەو شێوە بێت یا ئەگەر موشک باران بکرێت دڵخۆش بێت لەوەی کە ئەو موشک بارانە بەر خستەخانەی نەکەوتە بۆ یەکێک لە ئەقتابەکانی ئەوانە کردەوە من خۆم پێم خۆش نییە بە هیچ موشک بدرێ لە هیچ شوێنێک بەڵام هاوڵاتی بۆچی پێی خۆشە لەبەرەوەی ئەم حکومەتە شراکەتی هاوڵاتی ناکات لە ئەزمەکانی لە برسێتیەکانی لە ناخۆشیەکانی لە نەڕاحەتەکانی بەڵکو بە پێچەوانەوە حکومەتە بە بەرنامە حزب و حکومەت بە بەرنامە قوتی خەڵکی بردووە بۆ خۆی قوتی خەڵکی بۆ ژیانی خۆی بۆ ژیانی ئەندامە باڵەکانی تەرخان کردو ئەبینین قەت لە ئەزمە نەبوونا قەت لە ژیانی لە دوای ڕاپەڕینەوە لە 91 و هاتوونەتە کوردستان هیچ ئەندامێکی باڵای حزبەکان لە ئەزمە نەبوون قەت ئەزمەیەکیان نەبوو بۆ هەڵامەتێکی بەسیط خەستەخانەکانی دنیا لە خزمەتیانە و هاوڵاتی ئێمەش ئەوە حاڵ و معانەتەکەیە نەبوونی عەدالەت نەبوونی مساوات ئەمە هەستی خەڵکی بریندارەکات و بریندارەکەیش ئەوەیە یان خۆی
مبادراکە بۆ گۆڕانکاری لە ژیانی خۆیەوانە یا هەر شتێک لە دەرەوە بێت دڵی پێی خۆشە بێت و پێی وایەوە دەرویەکە بڕووی کراوەتەوە من بە دروستی نازانم بەڵام ئەوە واقع حاڵەکەی وایە واقع حاڵەکە وان پێڵێکە خەڵکی پێی خۆشە هەرچەند بێ دەسڵاتی ئەمانەکە لە بڕۆی دەسڵاتە بە دەسڵاتێکی نوێنەری خۆی نازانێت بە دەسڵاتێکی حەقیقی و ڕاستەقینەی خۆی نازانێت بۆیە ئەمانی بمبورە تو باسی ئەو موشکباران ئەوانش هەمووی پێیابە پەیامێکە بۆ هەرێمەکە کە سروری خۆت بزانێت یعنی پەیامەکە پەیامێکی اقتصادیە لەوەی کە تۆ ئەبێ وریابی تعامل لەگەڵ تورکیا و ئەمانە ئەبێ چۆن بێت پەیامێکی ئەمنیە کە تۆ ئەبێ وریابێت من سنوورم لەگەڵ تاهەیەوانە و ئەبێ سنوورەکانی من و ئەوانەی من پارێزی پەیامێکی سیاسیە لەوەی کە من کۆمەڵی لایەنی شیعی گرنگ هەیە لە عێراق بەشێکن لە مەرجعیتی من پەیامی ئێران مەبەستم پەیامی بەس ئێران بۆ منتیقەیە تۆ نابێت پشتلەوانە بفێت و نابێت بەرامبەر بە ئەوانە بۆسیتەوەوانە هەرێمەکەش ئاسانە بۆیان یعنی ئەوە بینیمان ئەو موشکبارانە کرا بە بیانوویەکی بێماناوە هەم موشکبارانەکە کارێکی زۆر خراپ و درندانە و ئەوانەیە بەڵام کواچی کرا بەرامبەری چێ ڕەتفعلێکی توندی جیهانیمان بینی بۆ دووبارە نەبوونەوەی ئەوەگرە ئەکرێ ئەمشەویش دووبارە بێتەوە ئەکرێ هەفتەیەکی تریش دووارەتر لە ژێر هەمان بیانودا یعنی تۆ ئەبێ هەم بیانەکان ببڕێت و هەم ئەبێ وریاش بیت یعنی تعاملکردنیت لەگەڵ ئەو وڵاتانە بەتایبەت لەگەڵ تورکیا ئێرانە بێت تعاملکردنێکی مۆزونانە بێت تعاملکردنی بێت لە بەرژەوەندی خەڵکێ بێت چیە بۆ نمونە چی بکرێت یعنی ئەگەر ئەو بیانووی بەرز بیانووی ئەمنی پەیوەند بە سیاسی بیانووی ئەمنی هەبێت تۆ توانی ئەو کاتە لژنەی مشترەکەت هەبێ ئەو کاتە ئێران ئاگادار بکەیتەوە لە هەر ئەنگاوەکان و تەحڕکاتەکانەوەوانە بەشدار بن لە هەموو لژنە ئەمنیانەی کە ئەکرێ بۆ سنوورەکانەوەوانە ینی ئەکرێت ئەوان وری ئاگادار بکەیتەوە لە هەنگاوەکانی خۆتەوەوانە بۆی ئەوە نەبێت بۆی ئەو بیانووی پێنەتێت چکە بەشێکی زۆری ئەمەکە پەیامەکە ئەمنی نییە لە ڕاستیدا ئەوەی پەیامێکی سیاسیە کە پەیوەستە بە بەغداوە پەیامێکی اقتصادیە کە پەیوەستە بە تورکیا و بە غاز و ئەوانەوە پەیامەکەی بەغداد چییە ئەوەی کە پێویستە بە ئەو لایەنانەی کە کۆمەڵی لایەنی شیعەیە لە عێراقدا کە زۆر لەگەڵ ئێرانە پەیوەندیەکی تونند و تۆڵیان هەیەەوە تقریبان سێبەری ئێرانن ئەوانە بەرژەوەندەکانی ئێرانە پارێزن لە ئێستادا ینی ناکرێت سەنگەر بەرامبەر وانە بکری و ناکرێت ئەوانە پەرایۆز بخرێت ئەو پەیامێکە لەوەی کە ئەبێت لایەنی کوردی بیر لەوە نکاتەوە تەنها لەگەڵ لایەنێکی شیعە تعامل بکات و لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەو لایەنە شیعانەی کە لەگەڵ ئێرانە پەیوەندیەکی تونند و تۆڵیانەیە نەیکی ئەو پەیامە سیاسەکەی ئەوەیە بۆ بەغدا بەس پێ دوێت تا بۆ نمونە پارتی کە سوتە ناوەوە پەیمانێتەوە تا بەردەوام بێت ڕووداوی تریش ڕوودەدات واردە ڕوودا بەڵام ینی واخوازین ڕوونەدا بە هیچ شێوەیەک بەڵام پارتیش دەتوانێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئێرانە بەهێز بکات و هاوسەنگیەک ڕاگرێت کە بەداخۆش ئەڵێم پارتی چکە ناڵێ هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە پایتەختی پارتی دیموکراتی کوردستان نییە پایتەختی هەرێم و حکومت لەوێ و پەرلەمان لەوێ و هاوڕێکانمان لەوێ و خەڵک لەوێ و هاوڵاتی هەولێر لەوێ بە هەموو پێکهاتەکانیەوە مەفروضای ئێمە لەوە بکەینەوە لەوە بکەین برێن پەرلەمانی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان دەبێ وا بکەن وانە بکەن ئێستا وای لاتۆ برێن پارتی وا بکەن ئەوە نیشانەیەکی ترە لەوەی کە چۆن حکومەتی سێبەر بەهێستر بووە یا باوڵێنەوەی گروپی بەرژەوەندەکان بەهێستر و بەخۆتر بوون باشە بەس لەبارەی برەرەکی دادگاوە لەبارەی نەوتەوە دەمێت بۆ چوونی شخصی خۆت بزانم ئەو بەرارەی دەرچوو لە دادگای فیدراڵیەوە چۆن دەیبینی و ئێستا پرسی غازەکەش بڵێنەوەی کە مەترسیەکەیە کە بڵێن بۆکوونەوتەکەی لێبێت یاخود دوای ئەو بڕیارە غازەکەش داخرن نابێت کاک حەکیم ئێمە لەوانەیە بە کورتەکەی نەتوانن بێرانە بەڵام ئێمە سابقەیەکمان هەیە ئێمە لە 2009 کە لە پەرلەمانی کوردستان بووین کێشەمان لەگەڵ ئەم پرسی نەوتە بوو پێش ئەوەی محکەمەی ئیتیحادی پێش ئەوەی شارستانی پێش ئەوەی لایەنەکانی تر قسەی لەسەر بکە ئێمە قسەمان لەسەری کرد کاک نەشوان قسەی لەسەر کردووە ئێمە وەکو فراکسیۆن قسەمان لەسەر کردووە گەورەترین کێشەمان لەگەڵ ئاشتی هەورامی هەبووە لە پەرلەمانی کوردستانە مشتومڕمان هەبووە لە لژنەکانی لژنە تایبەتەکانە کە لەگەڵی دانیشتن قسەمان کردووە سیاسەتی نەوتی بەردەوام لەژێر پرسیار بۆ لای ئێمە کۆنتراکتەکان لەژێر پرسیاری گەورە بووە ڕەخنەی گەورەمان لێ هەبووە و بەردەوامیش وتمانە نەشەفافن لە بەرژەوەندی خەڵک وتمانە ئێمە یاگنۆژوانش کاتی خۆی وتوێتی ئێمە لەگەڵ ئەوەی کە هەرێم خاوەنی سیاسەتی نەوتی و خاوەنی داهاتی نەوتی خۆی هەبێت و سەیترە بەسەر داهاتی ئەم هەرێمی خۆمانەوە ئەم نیشتمانەی خۆمانە هەبێت بەڵام بەمەرج هەمیشە وتی بەمەرجی ئەوەی لە خزمەتی خەڵکا بێت شەفاف بێت لەژێر سایی پەرلەمانەوەوانە بێت لە ژووری تاریکەوە و لە حزب نەیکات و کەسایەتی حزبی و کۆمپانیا حزبیەکانەوەوانە نیکن ئێستا ساڵانێکە ئەبینین شەریکەکانی خۆیان ئەڵێن ئێمە ئاگامان لێ نییە و شەفاف نییە و چی نییە ئەوانە نییە ئێبینیمان ئەم نەوتە لە کوردستانە نەبوو بەنیەمەت بوو بە نیقمەت بەرزە بێتەوە هەر کێشەیە بۆ هاوڵاتی نزمە بێتەوە هەر کێشەیە بۆ هاوڵاتی هەر بیانوە
بەرزە بێتەوە بیانەوە نزمە بێت بیانەوە بەس بۆی موچە نەدرێت و ژیانی خەڵک باش نەکرێت و معیشەتی خەڵک باش نەکرێت ئەی خەڵک حتمما پێی خۆشە ئەم نەوتە کە ساڵانێکی درود تۆ ساڵانێکی درود درێژ سیارەیەکە پێ بدرێن توانی ئیداری دێ خەڵک دراوسەکان حەزەکە سیارەکە دێ بستێنن کاکە لەبەرەوەی ئەڵێن تۆ مناڵی گەڕەکە شێرین لەبەرەوەی سایەخێکی باش نیت 10 ساڵە 15 ساڵ ئێمە دەرفەتت بێدەین تۆ خۆت ناتوانانی شۆفێری خۆت بەهێز و بەقوتوانە بکەین پێمان خۆشە بدەین بە کەسێکی تر هەر کێ بێت کائینن من کان حکومەتی عێراقی شاتوتۆ حکومەتی عێراق حکومەتێکی فیدراڵە کاک فدرال تۆ بەشداریە ئەو شەڕیان لەسەر سەر و کۆمار شەڕیان لەسەر وەزیر شەڕیان لەسەر گزیر شەڕیان لەسەر پارێزگار لەسەر فڕاشێک لە بەغدا شەڕیان ئەوانەیە ڕاوێژکارە نێرن وەزیرە نێرن چیە نێرن حکومەتێکی فدراڵە مؤسساتی فدرالی هەیە وزارەتی فدرالیە ئەو وزارەتی کە لە بەغدای وزارەتی فدرالیە وزارەتی فدرالیش واتە بۆ هەموو شوێنەکانوانە من هەمیشە لەگەڵ ئەوەم سەروەری هەرێمەکەمان و داخواهینی هەرێمەکەمان و چی هەرێمەکەمان ئەوەی کە لە دەستورە هاتوو بە زیادەیشەوە بیپارێزین ئەوە شتێکی علاقی بە نیشتمانی هەیە بەڵام حکومەتی بەغدا حکومەتێکە تۆ بەشداری تێیدا ئەگەر حکومەتێکی دوژمنە و بەشدار نیتە بەرەوە بۆ کوردستان شەڕ لەسەر سەر و کۆمار مەکە و ماڵی کورتێک مەدە لەسەر سەر و کۆمار و لەسەر وڵان وەزیر و ئەوانە ئەو کاتە بیری لێەکەینەوە کە ئەم حکومەتێکی فاشیە لە بەغدا حکومەتێکی مرکزیە حکومەتێکی دوژمن بە کورد و کوردایەتی و ئەوانەیە و لێرە هەمووان سەنگەرەکان لە حەبرینەوە سەنگەر ئەکەین و بۆڕینەوتەکانیان لێ ئەبرینوانە بەڵام کە تۆ لە بەغدا بەشداری و شەریکی و لە حکومەتەکانە چ کێشەیەک هەیە لەگەڵ مؤسساتانە باشە بەس کاتمە زۆر کەم بەس سەر و کۆمارش ئەو کێشەی کە دروست بووە شەڕەکە لە پێناوی چی وێنێ پارتیویکێتی روز بوو ئێستش ڕێک نەکەوتون وا بڕێرە 26 مانگە ئەگەر هەڵبژارنی سەر و کۆمار بێ لە پارلەمان لەمەش ناتوانم زۆر بڵێم بە کورتەکەرەوەی سەر و کۆمار من پێ نازانم ینی کورد بۆچی لە عێراق ئەگەر بەشدارە لە ئەوێ بەشدارێکی فعلی بێ بۆچی نووساوە بە سەر و کۆمار و بۆچی بۆ پۆسی تر ناگرێت بۆچی هەوڵی پۆسی تر نادات ینی سەر و کۆمار بۆ کورد ئەهمیەتەکە و مینەکەی چیە و پێشتر ئەهمیەتی چی بووە بۆی ئێستاکە بزانین ئەهمیەتەکەی ئەوەیە و شایانی ئەوەیە کە ئەو شەڕی گەورەی دواتر بە هەر شێوەیەک بێت ئەهمیەتی هەبێ و نەبێت استحقاقی کوردە استحقاقی حزبێکی دیاریکراونیە ناو کوردان نەهی پارتیە بۆ تاسەر من زۆر جاوتومە نە سەرۆکی هەرێم بێت تەنها بۆ حزبێک بێت نە سەر و کۆماریش لە عێراقدا هەر بۆ حزبێک بێت ئەمە لێرانە ئەکرێت حزبێکی بچووک بدێ حتا پێکهاتەیەکی سەرۆکی هەرێم پێ بدێ ئاسایە پێکهاتی هەرێمی کوردستان و بەشدارە لە هەرێمەکە لەگەڵمانە هاو نیشتیمانی وەکی ئێمە لە بەغدایش بە هەمان شێوە حسەی کورد و پۆسی کورد و ئەکرێت بە طریقی لە طریقەکان پێکەوە پێک بێن باش کاتم زۆر کۆم بۆ سپارت بەم کابینەیەک هەروە بەردەوام بێت دەتوانێت تاکەی ئەگەری هەڵوەشانەوەشی هەیە یعنی ئەم کابینەیە لە زۆر دیوە هەڵوەشاوەتەوە بە کابینێکی فاشلیشی دەبینی ئێستا من وەکو کابینێکی فاشلی بینم ئێستا کابینەیەکە کە وحدەی داخلیتیان نییە وحدەی داخلی و متمانەیتیانەوە پێکهاتەکانی بۆی ڕۆژ بەڕێەکات بۆیش نەپلانێکی دیاریکراوی هەیە نەخشەیەکی دیاریکراوی هەیە نەمتمانەیەکی گەورە هەیە لەگەڵ یەکات بتوان هەنگاوی جدی بنێن هەنگاوەکانی لایەکیان بڕاتە پێشەوە لایەکەی تری لە دوای قاچی ئەگرێت و ناڵێ بڕاتە پێشەوە ینی من ئەتیامی یەکێکیان ناکەم و ئەوانە بڵێم ئەمە شەیتانەکەی و مەلایکەتەکەی هەردوو لایەن هەردوو لا شەیتانەکان بەداخەوە هەردوو لایەن ینی کاری خراپیان کردو کاری سلبیان کردو هەردوو لایەن بۆ هەنگاوی باش هاوکاری یەکتری ناکەن بەس وەکو بڵێن پێشتر کابینێکی بەهێز ئێستا زیاتر کە بەهێز نەبوو هەردوو لایەتی یاخود پارتی بەرپرسیاریەکەمە اینجا یەکێتی و اینجا گۆڕانەوەنە لە کوردستانە بەرامبەر بە هەموو ئەو کێشانەی کە ڕۆدا پارتی بەرپرسیاریەکەم بڵێەوە لەبەرەوەی بەداخەوە واقعەکە وایە کە لایەنەکانی تر وەکو میوانی لێهاتەوە بە شەریکین معنی مشارکی حکومەتن هەرێکە حسەیەکی خۆی لە حکومەتەکە بەردەوامیش حزبەکانی تریش بە کۆمەڵەوە بە یەکگرتووشەوە حسەی خوارێ وەردۆ ساڵانێکی دوور و درێژەوەوە بەش پشکیانە بووە بەڵام مشارک نین لە بڕیارەکانە بەشدار نین لە بڕیارەکانە بەشدارن لە حکومەتەکان و لە کابینەکە و لە وەزیریان پێدرێ ئەوانە وەزیری گرنگە مەسەن گۆڕان وەزیری گرنگری پێدراوە لەم کابینە و لە کابینەی ڕابردووشتە لە پەرلەمانە لە ئەوانە بەڵام بەشدار نییە لە نەخشەدانان و داڕشتنی نەخشەی ئیدارەدانی هەرێمەکە بەتەواوەتی بۆیە پارتی بە دەرەجەیەک مەسئولیەت باش بەزۆکو سەرۆکی حکومەت کە دایان و کەسێکی تاوانزەی لە حکومڕانی ئەزمونێکی باشی پێشکەش نەکرد لەم ماوەیەم پێمانینەوە ئەزمونێکی باشیان پێشکەش نەکرد نەخۆی نە حکومەتەکەشی سوپاس دەکەم سوپاس بەوەم دەبوونێت کاگادان عوسمان پەرلەمانتاری پێشی کوردستان سوپاس بەوەی بینێرانی بڕە سوپاس باوکارانم خواتان لەگەڵ